خاوەن پێداویستیە تایبەتەکان ئەو چینەن کە هەمیشە شەڕیانە لەسەر دەستەبەرکردنی مافەکانیان لەگەڵ حکوومەت. سکرتێری یەکێتی کەمەندامانیش دەڵێت خاوەن پێداویستی تایبەت هەیە بۆ شیر و دایبی لە دەرگای دایان کەس دەدات و دەستی ناکەوێت. چەندین ساڵە شەڕیانە لەسەر پێدانی مافەکانیان هەموو ڕێگایەکیان گرتە بەر بەڵام بێسوود بوو. پێمان وایە لە دوای 20 ئەوەندە ساڵ حکومڕانی هیچ موبەڕیرێک نەماوە بۆ برسیکردنی کەمەندامان، بۆ جێبەجێنەکردنی داواکانی کەمەندامان، بۆ جێبەجێنەکردنی یاسای کەمەندامان. چەند ساڵ ئەم 100,000 زیاد نەکرا هەتا وای لێ هاو لە 100,000 پاشەکەوتیان کردیان بە 60,000. دواتر بە 7 مانگ بە 6 مانگ بە 5 مانگ یەک موچیانەیە بە کەمەندامان. ئەم هەموو هاوارمان کرد، ناڵاین لەسەر کەناڵەکان، خۆپیشاندان، مانگرتن، هەرچی ناڕزایەتی مەدەنیە کردمان هەر 100,000 بوو، هەر 100,000 بوو، هەتا ئێستش هەر 100,000 بوو. خاوەن پێداویستیە تایبەتەکان لە دوای پشکنینەوە بۆ ڕێژەی کەمەندامی زۆرێکیان لە پشکنینەکاندا دەرنەچوون و لەو 100,000شی پێیان دەدرا بێبەش کران. ئێستا زۆرێکیان بە هاوکاری خێرخوازان ژیان دەگوزەرێنن چونکە توانای کارکردنیان نییە. ئەوان دەڵێن بێزار بوون لە داواکاری و خۆپیشاندان و گلەیکردن لە حکوومەت چونکە گوێ بە خەمەکانیان نادرێت. ئیسای شخصی خۆم نەخۆشیم هەیە، دووسێ نەخۆشی ترم هەیە، بۆ عیلاجەکانم ناتوانم بچم وەریگرم. تەنانەت فاسێکم هەیە، فاسی ئێسئارم هەیە کە ڕێژەی ئیلتیهاب لە جەستەما دیاریەکە، باوەڕ کە 2 مانگ و دکتۆر وەرەقیداوە پێم نەمتوانێت پارەی ئەوم بێنێ بۆ بچین بیکەم. لای حکوومەت خۆی زۆر باشە زانێ. ئەوان ئەوروپا گەڕاون، ئەمریکا گەڕاون، کەمەندامی ئەم لاولایان هەمووی بینیوە، بۆی ئەوان لێمە زۆر شارەزاتن، پێویست ناکەم باسیکەم. هیوایە کەم ئەندامە 150,000 وەرێ کاسپێکەکات لە دەرەوە بەخۆی کاسپێکەکات. ئەی وەڵا ئەوەی تەرەکە خوارە پێ بگات لە خێزانەوە یان لە کەسێکەوەینە زۆر زەحمەتە. ئەینا بۆ سەبە خێزان نەبێت 150,000 کەس ناکات. بۆ بەردەوامیدان بە ژیان و گوزەرانیان زۆربەی جار خاوەن پێداویستیە تایبەتەکان پەنا بۆ کەمپین دەبن تا لە ڕێگەیەوە سەرمایەدار و خێرخوازان هاوکاریان بکەن و ئەو ناڕەحەتی حکوومەت بۆیانی دروست کردووە ئەوان بۆیان پڕ بکەنەوە. بەڵام لەگەڵەوەشدا زۆربەی خانەوادەکانیان بەدەست بێپارەیی و نەبوونی خواردنەوە دەناڵێنن.